لروجا جیهانیا دژی گەندەلیە ئیرۆ ئەو ڕۆژەیە کێم وڵات جوی دەردی پاراستینە لە هەرێما کوردستانە عێراقی مەزنترین کار بدەست پێناسینێ دیکن کو لە هەرێمەوان گەندەلی هەیە لێگەلۆ ئەف گەهشتیە وی ئاستیان ئەف نەخۆشیە گەهشتیە وی ئاستی و چارەسەری ژێرە نەبە باشترین کەسک و بەرسەڤا پرسەمە بدا دەکتەر بیلالەوە هاابە شارەزا لە ئینستیتوتیا واشنگتن زۆر بەخێر بی کاکە بیلال پێش ئەوەی وەڵامی ئەو پرسیارم بۆ بدەیت پێم بڵێ پێک هاتی گەندەلی جۆرەکانی گەندەلی لە هەرێمی کوردستان چین؟ هەڵبەت گەندەلی لە دۆخێکا دروستە بێ کە تاک یاخود دەستگا دەسەڵاتی ڕەهایی هەبێت بەبێ بوونی شەفافیت ئەو بێ بوونی لێپرسینەوە ئەمە واکات کە ئەو دەسەڵاتی کەوا دراوە بە تاکێک یاخۆ بە دەستگایەک بۆ مەسلحەتی شخصی نەک بۆ مەسلحەتی گشتی بەکاربهێنرێت. جۆری گەندەڵی لە کوردستانەوەی کە باوە بریتیە لە لاوازی دەستگاکانی حکوومەت، لاوازی قانون و باڵا دەستبوونی حیزب و لایەنەکانی ناو دەستگاکە نەک دەستگا موسەساتیەکە خۆی. بۆیە ئەبینی کە لە کوردستانە ئەگەر کەسێک یاسایەک بشکێنێ کەسێکی تر هەیەکەوە بەرامبەر بە یاسابی پارێزێ. ئەگەر کەسێک گەندەڵی بکات دزیەک بکە ئەوە لایەنێک هەیەکەوە کە زیاتر حیزبایەتیە لە کوردستانە کە ئەتوانێت ئەو کەسە بپارێزێ. بۆیە دەسەڵاتێکی گەورەترمان هەیە لە دەسەڵاتی یاسا، دەسەڵاتمان هەیە سەروەرترە لە دەسەڵاتی حکوومەت. دەتوانین ئەمە گەندەڵە سیاسیەکەی هەڵبەتە باسی کوردستانەکەین ئێمە لە کوردستانە جۆری گەندەڵی سیاسیە بۆ نمونەیەمە لە کوردستانە زاهیرەی ڕەشوەمان نییە. ڕەشوە وەکو زاهیرەکەەوە تۆ بڕێت هەر دائیرەیەکەوە بەرتیل بدەیت. ئەم دیاردەیە لە کوردستانە دیاردەیەکی زعیفە، دیاردەی زۆر زەق لە کوردستانە کە باسی گەندەڵی ئەەکەین بریتیە لەم تێکەڵبوونی مەسلحەتی شخصی و حزبی لەگەڵ مەسلحەتی حکومی. بۆ نمونە باسی بازاڕەکەی سەرەکەی پەیوەندیەکی ناسەحی ناتەندروست هەیە لە نێوان کۆمپانیاکان و لە نێوان حیزبەکانە یان لە نێوان کەسانی کەوا لە حکوومەتە کار دەکەن. مەسلحەتی شخصی لەگەڵ مەسلحەتی گشتی تێکەڵ بووە، جاکردنەوەیان جیاواز بووە. دەسەڵاتی دەستگاکانی حکوومەت و بەتایبەتی دەستگاکانی ئەوانەی کە قانون بەڕێوە بن مەسەلەی داواکاری گشتی و ئەمانە سەرێکی لاوازیان هەیە. سەرێکی کاتێکەوە کەسێک ئەگیرێ بە تۆهمەتی گەندەڵی دەسەڵاتێکی بتوانێت ڕزگاری بکات لە مەپارەوە ڕزگاری بکبی پارێزێ. ئەمان نیشانەی ئەساسی گرنگی. دکتۆر بیلال ئەم نەخۆشی لە هەرێمی کوردستانە گەشتوتە ڕادەی کە چارەسەری نەبێ؟ نەخێر، ینی هەڵبەتە ئەمە مادەم گەندەڵێکە لەم ئاستایە وڵاتی ترە بۆ زۆر لە کوردستان گەندەڵتر بووە بەڵام چارەسەریان کردووە. بەشێکی چارەسەری ئەوەیە کەوا جارە خۆمان بزانین کە ئێمە کێشێکی گەندەڵیمان هەیە، ئێمە خۆمان قەناعەت بکەین نەکرد تەنها وەکو تاکو وەکو ڕۆژنامە دەڵێن و حتا کار بەدەستانش دەڵێن گەندەلی هەیە کەس ئینکاریش ناکات. ئەبێ هەڵبەتە ینی پێشەوەی ئەوە بڵین ئاسارەکانی گەندەڵی لە کوردستانە چی بووە؟ ئەوەی کە کوردستان زەرەری کردەوە بەدەست گەندەڵیەوە یەکەم بریتە لە نەمان و لاوازبوونی متمانە لە بینی خەڵک و لە بینی حکوومەت و لە بینی حیزبەکانە. ئەم بێ متمانەیە بەڕاستی خەتەرناکە چونکە چاکسازیەکەی مەمانی حکوومەت چاکسازی بکە. ئەگەر حکوومەت ئێستا پرۆگرامێکی جددی دڵسۆزانی دژاتیکردنی گەندەڵیشی هەبێ ئەگەر ئەو متمانەیە نەمێنێ پێی بەڕێوە نابرێت. بۆیە دروستکردنی متمانە بەڕێ من هەنگاویە. چاکسازی دەسەڵات و حکوومەتەکەی کە هەیە کە خۆیان دەستیان هەیە لە گەندەڵیدا یانش گۆڕینی ئەو دەسەڵاتە چارەسەریە. ئێمە گۆڕیمان خۆ ئێمە نظامی سەدامان گۆڕی بەڵام نەمانتوانی گەندەڵی ئەو گەندەلی بەو شێوەیە نەبوو. ئەو گەندەلی شێوازەکەیمان شێوازی گەندەڵیەکەمان گۆڕی. گەندەڵی حکوومەتێکی مرکزیمان کردە گەندەڵی حکوومەتێکی لامەرکزی یاخود گەندەڵیەکی با بڵین لەسەرەوە بۆ خوارەوەمان کردە گەندەڵێکی لە خوارەوە بۆ سەرەوە. گەندەڵی مەسەرەن یەک لایەنمان کردە گەندەڵی دەلایەن. بۆیە بەڕای من مەسەلەی بنەبڕکردن و هەڵوەشانەوەکەی یاخود ئینقلابکردن و گۆڕینی ڕژیم لەوە ناچێت چاکسازی بێ. ئەگەر هاتوو ئەو ئینقلابە یاخود ئەو ڕیشە کێشکردنی دەسەڵاتە چاکسازی تیانە بێ. بۆیە بەڕای من بەنسبەت کوردستانەوە کەوا لە چەند ئاستێکا بوونەوە لە ئاستی پێشمەرگا لە ئاستی ئەمنیە هاریکاریەکی زۆر هەیە، سیقەیەکی زۆر هەیە لە بینی هاوڵاتی و لە بینی حکوومەت تا پرسیارەکەەوە ئێمە چۆن بتوانین ئەم متمانەیەکەوە خەڵک بۆ نمونە بە پێشمەرگە هەیەی یاخود ئەم متمانەیەکەوە خەڵک بە دەستگاکانی زانکۆکان و ئاسایش هەیەی بە پۆلیس هەیەی تەنانەت بە زانکۆکان یاخود بە دەسەڵاتی ئاینی لە کوردستانە هەیە. چۆن بتوانین ئەم متمانەیە لە نێوان لەلایەن هاوڵاتیان و لە نێوان لایەنەکانی تی دەسەڵاتە دروست بکەین. بەشێکی گرنگی کە باسی چاکسازیەکەین بەڕاستی مەسلەی دروستبوونی یاسا سەروەریە چونکە لە کوردستانە
ئێمە خەڵاتێکمان بۆ دروست بووە ئەم مەسلەی تەعینات و واستە و هەر کەسی عیدی کەسێکە وای کردووە کە ئەم کێشەی کەیسە کێشەی ئابووری کە لە کوردستانە هەیە سەر چاوەکەی بەڕاستی بۆ ئەگەڕێتەوە بۆیە ئەبێ قسەکە لێرا ئەوەیە خەڵکیش ئەبێت باتە چڵۆ بەدەستێک لێ نادرێت حکوومەت چاکسازیەکە بەڵام ئەبێ خەڵکیش داوای چاکسازی ڕاستەقینە بکە ئێستا زۆر جار کە خەڵک گلەیەکە لە کوردستانە زۆر جار کە ئێمە گلەیەکانە بیسین ناوەکە ناوی چاکسازیە بەڵام ڕاستەکەی زۆر جار لە ناخی داواکاریەکانە بریتە لە داواکردنی بەش بۆیە ئایا ئەبێ جۆرە لە تەسقیفکردن و دروستکردنی وعی هەبێ دەوتری کە گەندەلی زگماک وەکو حەزانە وەکو کرمانجەڵی زگماکی تیرۆریشە تا چەندێک ئەمە لە هەرێمی کوردستان ئەگەر بە کورتی وەڵام بدێتەوە ئەمێنێتەوە سەر ئەوەی کە تۆ چەنە هەست بە هاوڵاتی بوونی خۆتەکەی ئەگەر تۆ هەست بە هاوڵاتی بوونی خۆ نەکەیت و ئەم حکومەتە بە حکومەتێکی دز بزانیت ئەو کاتە دزیکردن لەو حکومەتە ئەشەرعێنی ئیتر بە ناوی دینەوەی شەرعێنی بە ناوی مارکسێتەوەی شەرعێنی مهمەوەی شەرعێنی تیرۆریستەکانش دەتوانن خۆیان دەزان تیرۆریستەکان کۆمەڵ تیرۆریستەکان دەوڵەمەند دەتوانن ئەو گەندەلیە بەکاربێنن بەرتیر پارە بدەن بەو خەڵکانی کە گەندەڵن بۆ ئەوەی مەرامی خۆیان جێبەجێ بکەن ئەمە خەتەری کرد کردوشیانە خۆ نظریە نییە لە ناو داعشا گەندەڵی هەیە داعش خۆی پارە بەکارێنە بۆیکەوە خەڵک بۆ خۆی بکڕێ کە تۆ خەڵکت فێر کردکەوە کار بۆ پارە بکە لە جاتیەوەی کەوا هاوڵاتی بێ ئەو کاتە ئەمەی کە لە کوردستانە ئیسە بەداخەوە ڕوویداوە سەیرەکەی حەشتی شعبی هەیە کەوا سەر بە حکوومەتی عێراقی و کەچی بەڵام لەبەرەوەی کەوا مەسەلەکە پارەی تایە مەنفعەتە ئابوووریەکەی تایە بۆیە کە گەیشتەوە حاڵەتە کێشەی گەورە بۆ کوردستان دروستە بێ کاک بلال زۆر سپاس دکتۆر بلال وهاب شارەزای ئینستیتوتیا واشتن میوانی کورد